مامڕەئوف خەریکی پاکردنەوەی کەرەستەیەکی کە لە پووریە لە نێو دوکانەکەیدا. ئەو تەمەنی 72 ساڵە و بۆ ماوەی 20 ساڵی ڕابردوو دەستی کردووەتە کۆکردنەوەی هەزاران کەلەپور و ئاسەواری کۆنی کوردی و لە ئێستادا بەناوی کەلەپوری کوردستانەوە لە شاری سلێمانی بۆ هاوڵاتیانی نمایش دەکات. لە ساڵەکانی نەوەکان و هەشتاکانە من سیارم پێبوو سیاقەتمە کرد. دوای ئەوە کە لەم مەزاخانە شتێکم بەرچاوە لام خۆشەویستم کڕی لە ماڵی دامانە ئیتر وای لێها زۆر بوو لە ساڵی 98ەوە من ئەم کاراکەم ساڵی 98ەوەم کاراکەم ئێستاش پێم خۆشە ئەو شتێک کە خەڵک ئیشیش بێنێ هەر ببێ لە وڵاتەکە بمێنێ لەبەرەوەی کووردە. شوێنەکە لە پووریەکەی مامڕەئوف بەوتەی خۆی نزیکی 5,000 پارچەی کۆن و دێرینی تێدایە، هەر لە کەرستەی ناوماڵ و چەک و تفەنگ و شمشێر و ڕادیۆ و مەنجەڵەوە هەتاکو ئەگاتە جلوبەرگ و تابلۆ و مەدالیا کە مرۆڤەکانی چەند سەد ساڵی ڕابردوو بەکاریان هێناوە. ئەنجا شتەکانیشم بەسەرێک هین بووە بڵێن تفەنگ لەوێ مەنجەڵ لەوێ کیتەڵە لەوێ گۆزەڵ لەوێ خۆی بێ بە تەنزیم بکرێ و جوان دانرێ بەڵام جێگاکەم ئەوە نییە مەجالەکە ئەوە نییە بە قووەتی خۆ من ئەم چوار دوکانم بۆ بەڕێوەچێت لەوە دەتر بۆم ناکرێت چونکە ئەم کارە ئەم پیشەیە پێ قەدیمی عارە بەڵێ ئەمە سەبری ئەیوبیەوێ سامانی قارونیەوێ. میوانانی کەلەپوری کوردستان وەختێک سەردانی کەلەپورەکە ئەکەن و لە نزیکەوە کەرەستە دێرینەکانی نێو دوکانەکە ئەبینن ئاوێزانی ئەو تایبەتمەندیە ئەبن کە باڵی بەنێو ئەم دوکانەدا کێشاوە. بەخشینی تەمەنێک بە خزمەتی ئەم کەلەپورە نیشتیمانیە وەک خۆی ئەڵێت ئارامگری و قوربانی زۆری ئەوێت. ئەو ئێستا زۆربەی کاتەکانی لێرەدا بەسەر ئەبات. ئێستا ماڵ و خێزانم مەغدورن بە حەقەت ماڵ و خێزانی خۆم مەغدورن چونکە چوار دوکان پێنج دوکان بوجێ پارەیەوێ من هەمووی خسۆتە هێرەوە ماڵ و خێزانم مەغدورن بەس بەلای خۆمە زۆر خۆش و گەورەیە ئەگەر لام پیرۆز و گەورە نەبێ ئەمە ناڕە بەڕێوە. خۆشەویستی ئەو بۆ کەرەستە کۆنەکان و کەلەپوری کوردی وای لێ کردووە چاو لە ئاستەنگەکانی بپۆشێت و هەوڵ و توانە و تەمەنی خۆی بخاتە سەر ئەم کارە بە مەبەستی خزمەتکردنی کەلەپور و مێژووی میلەتێک. من لە شتاکانە بەڕێزوتمە ئەی گەلی کورد هەستن لە خەویش بەسە میلەتانی هەموو سەرزەوی سەربەخۆیە بەس میلەتی کوردە بەبێ زارە بەبێ قاچە بەبێ دەستە هەمووی پەستە هەمووی مەستە هەمووی خەستە بێ ڕابەرە بێ دڵسۆزە بێ مامۆستا. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی.